دەمەوێت ئەو پرسیارە بکەم کە بێگومان گومانمان لەوەی نییە کە نزا و پارانەوەکانمان خی گەورە گوێبیستی دەبێ و لە کاتی پێویست وەڵامی دەداتەوە. دەکرێت بپرسم چی بکەین بۆ ئەوەی نزا و پارانەوەکانمان دوعاکانمان زووتر گیرابن؟ بەیانی نامەیەکم بۆ هاتبوو نامەکە ئەڵێ مامۆستا من هیچ دوعاەکەم قبول نییە. هەر نامەکە ئەوات و خۆزگە مۆبایلەکەم لەلا بۆی ناوکەم پێ نیشاندایە ئاتیادێک بشی مۆبایل بچکۆلەکەیان ئەڵێ هیچ دوعاەکەم قبول نییە. طبعا لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوای گەورە هەموو دوعاە قبول دوعای هەموو کەسێک قبول دەکات ئیلا کەسێک نەبێ کە بڵێ دوعام کرد و قبول نەبوو. ئەوە زەنی خراپە پرسیارەکەت کرد پێشووتر زەن خراپ بوون بەرامبەر خوا گومانی خراپ بەرامبەر خوا ئەوەیە کە تۆ لە خۆتەوە بڵێ من دوعام کرد و قبول نەبوو. چێ بە تۆی قبول نەبووە؟ ئەوایە بەڵام ئەوە یەک لە مەرجەکانی ئەوەی کە بڵێن دوعات قبول نەبێ ئەوەیە یاتیادێ یعنی ئەوەی کە دوعات قبول نەبێ ئەوەیە یەک لە مەرجە. دووەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ ئەوەیە کە تۆ خواردنت حەڵال بێ کە ئەمڕۆ بەداخەوە ئەمڕۆ یەک لە گرفتەکانی ئەم سەردەمەیە وایە یعنی ئەبێ ئینسان پێشی هەموو شتێ خواردنی حەڵال بێ. دوای ئەوە تۆ یەقین و گومانی سەتاسەتت هەبێ خوا دوعاکەت قبوڵە چونکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. تۆ دوعا بکە بەوەی کە یعنی ئەوە تا بیخوێنەوە ئەفۆنە ویستم بیخوێنیت یعنی هەر پرسیارەکەوەن وان وایە ڕێز بەم قبول نابێت ئەخ تۆ زانین خۆ پێتی نەوت ئەو نیشانیت ئەرێ دوعا قبول نابێت قەی نادێ قەینە بەوە نەبێت ئەوەی تریان یەقینە یعنی یەقینم هەیە خوا ئەم بیستێ و یەقینشم هەیە خوا بۆ یەک لە ناوەکانی سەمیع قەریب مجیبە مڕابطین بێکەوە. سەمیع چییە؟ مەسەلەن من بۆ نمونە ئێستا من داوای شتێ لە تۆ ئەەکەم تۆ جۆ لێوە نییە بەڵام ناوی جەناب کاک مەزەر پێتەڵێ ئەوەی حاجی کاروان ئیشەکەی بۆکەی هەلێ جۆشی مەدەرێ خواوانیە خوا جۆی لێیە وە پیش جۆشی ناخ بەڵام لە کاتی پێویست نه ئەو خۆی ئەزانین مثلا بۆ بوونم لەڵێم خوایە ئەو مۆبایلم دەرێ مۆبایلی هەشتا نازەم چەنەوە نییە بەڵام خوای گەورە ئەمە ناداتێ لە بەرەوەی باش نییە مۆبایلی 15 داتێ ئەوە یعنی ئەبێ ینی ئیمامی عەلی قسەیەکی زۆر جوانە ئەڵێ ئەگەر داوای شتێ بکەم لە خوا دڵم خۆشە بەوەی کە بم داتێ یەکجار دڵم خۆشە بەوەی کە ئەم داتێ ئەگەر نەمداتێ دەجار دڵم خۆشە بۆ لەبەرەوەی ئەوەی ئەو ئەم داتێ باشتر لەوەی کە خۆم داوایکەم. بۆیە ئەگەر من و تۆ بگەینە ئاستێک لەوەی دوعاکانمان کرد دڵمان نەگاتە ئەوەی بڵێم هەست بە دڵشکەم خوا دوعاکەم قبول ناکە بگەمە ئەو ئاستە بڵێم خوای گەورە وای بە باشزانی ئەو دوعای کە من داوام کرد لێی نەیدا ئەوە لە دوعاکە باشترە کە کردوتە ئەوە خۆی عیبادەتە.